یاساکانی قوتابخانە. کاتێک هەڵەیەک دەکەی دەبێت داوا لێبوردن بکەی. داوا یارمەتی بکە ئەگەر پێویستتر بوو. بەردەوام بیرۆکەی نوێ بەکار بهێنە. هەوڵ بدە هاوڕێوی لەگەڵ هاوپۆلەکانت. پێویستە هەموو کاتپۆلەکەت و قوتابخانەکەت پاک و خاوێن ڕابگرێ. هەموو ڕۆژێک هەوڵ بدە زۆرتری زاریاری وەربگرە لە مامۆستاکانت. دەست بڵند بکە و ڕخسەت وەرگرە بۆ قسەکردن. پێویست ناکە خواردن و خواردنەوە لەناو پۆل بخورێت. هەموو کاتێک هەوڵی باشبوون و بدەن هەرگیز کۆڵ مەدە. ڕێز لە ڕاجیاوازەکان بگرە گەر تۆ ژەمان ڕاد نەبوو. پێویست لە قوتابخانەکە بپاک و خاوێن ڕابگریت. هەوڵ بدە زانیاری دەربارەی وانەکان هەبێت بەر لەوەی بڕۆیتە ناو پۆل. دەبێت مامۆستاکانت خۆش بێت و ڕێزیان لێ بگریت. جێبەجێکردنی هەموو ئەرکەکانی ماڵەوە. کەواتە قوتابخانە زۆر بەسوودە کارگەی بەرهەمهێنانی مامۆستا و پزیشک و ئەندازیارانە.